بەشبوون بەرەیەک مقتەدا سەدر وەکو براوەی یەکەمی هەڵبژاردن و بەرەیەکیش لایەنە ناڕازیەکانی هەڵبژاردن لە ژێرناوی چوارچێوەی هەماهەنگی کە بۆ چارەسەرکردنی ڕاجیایەکانیان لە ماڵی هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح کۆبوونەوە و کۆبوونەوەکەش بێئەنجام بوو. دوا بەدوای کۆبوونەوەکە مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر و خاوەنی دەنگی زۆرینەی هەڵبژاردن دوو ڕستەی بڵاو کردەوە کە بە دەست و خەتی خۆی نووسراوە کە جەختی کردوێتەوە حکوومەتی داهاتووی عێراق سەر بە خواستی ڕۆژهەڵات یان ڕۆژ ئاوا نابێت و حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی دەبێت. هاوکات حەسەن عەزاری سەرۆکی هاوپەیمانی سەدر لە تویتێکدا ڕایگەیاند سەدر و چاکسازی لە یەکتر جیانە بنەوە و لە 5 خاڵیشدا جەختی لەسەر حکوومەتی زۆرینەی نیشتیمانی و ڕەتکردنەوەی سازان و پشکپشکێنە و هەروەها گەڕانەوە تەنیا بۆ مەرجەعیەتی نەجەف وەکو سەرچاوەی هەمووان و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و سازش نەکردن لە ئامانجەکان کردەوە. لایخۆشیەوە چوارچێوەی هەماهەنگی دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەکەیان لەگەڵ سەدر بەیاننامەیەکی 6 خاڵیان بڵاو کردەوە و تیایدا هاتووە گرتنەبەری هەنگاوی کردداری پێویست بۆ دژایەتیکردنی گەندەڵی و لێپێچینەوە لە گەندەڵکاران و ڕاگررتنی بەهەدەردانی دارایی گشتی هەروەها جەختیان کردوێتەوە لە کشانەوەی هێزە بیانیەکان لەو کاتەی دیاری کراوە و گرتنەبەری ڕێوشوێنی پێویست بۆ ئەوەی چەک تەنها لە دەستی دەوڵەت دابێت. چوارچێوەی هەماهەنگی سوورە لەسەر پارێزگاریکردن لە حەشدی شەعبی و پشتیوانی و ڕێکخستنی بۆ زیاتر بەهێزکردنی هەروەها بە تاوان ناساندنی ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل و هەر شتێک کە پەیوەست بێت بەو بابەتەوە. چوارچێوەکە داوای کارکردنی هاوبەش بۆ پاراستنی بنەمانە گۆڕەکانی گەلی عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی لادانا ڕەوشتی و کۆمەڵایەتیەکان بەپێی یاسا کردووە و داوای کارکردن بۆ بەرزکردنەوەی توانای ئابووری ناوچە بێبەشکراوەکان و دوورخستنەوەی کێبڕکیی سیاسی لە سەرجەم پرۆژە خزمەتگوزاریەکان و نەهێشتنی ستەم لەو ناوچانەش دەکات. هەروەک لە کۆتاییدا چوارچێوەکە سەر لە نوێ جەختیان لە بەردەوامیدان لە هەنگاوە یاسایی و جەماوەڕەکانیان سەبارەت بە ئەنجامەکانی هەڵبژاردن کردووەتەوە. نووسینگەی ئەحمەد ئەسەدی سەرۆکی گردبوونەوەی هاوبەندی نیشتیمانیش لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە سەرکردەکان بەو پەڕی دۆستانە و برایانە پێشوازیان لە مقتەدا سەدر کردووە و ئەمەش پاڵپشتیەک دەبێت بۆ پەیوەستبوونی زیاتر و یەک ریزی نیشتیمانی. صبحكم الله بالخير. ارجعوا لي ورا 5